سڵاتان لێبێم کاتتان باش بەرنامەی ڕماڵی هەفتەتان پێشکەش دەکەم وا بڕیارە لە سەرەتای مانگی داهاتوو پەرلەمانی کوردستان کۆبێتەوە و دەستەی سەرۆکایەتی هەڵبژێردێت ئەمە لە کاتێکدایە کە هەروە بڕیارە تێدا ئەو دەستەکاتی کە هەڵدەبژێردێت دواتر لیژنەی میشەکانی پەرلەمان دەست بە کارەکانیان بکەن. پرسیارەکە ئەوەیە پەرلەمان وەکو دامەزراوەیەکی گرنگ لە ژیانی سیاسی و ئابووری کۆمەڵاتی خەڵک دەتوانێت چ گۆڕانێک لە ژیانی سیاسی هاوڵاتیدا دروست بکات. بەتابەتی لە وڵاتە پێشکەوتوەکان پەرلەمان کراوە بەرپرس لە هەموو ئەو پێشکەوتانەی کە لەسەر ئاستە جاجیەکاندا ڕوودەدات چی بکرێت بۆ ئەوی پەرلەمان دەورێکی باش ببێنێ ئەو ڕەخنە و گلەی و سەرنجانەی کە لە ماوەکانی ڕابردوو لەسەر ئەدای پەرلەمان و پەرلەمانتاران هەبووە چۆن ئەمە وا بکرێت کاڵ بکرێتەوە یان لایانی کەم بە ئاراستەیەکی باش کارەکان بەڕێوە ببات. ئەمە پەرلەمان خۆی ئەمڕۆڵە بەخۆی دەدات یان پەرلەمانتاران یان حیزبە سیاسەکان هەموو ئەمانە دەبنێتەوە و وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز تانیا تاهیر کارگەری مەکتەبی حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان وەردەگرم. سپاس بۆ ئەم دەرفەتە تانیا خان. سپاس بۆ ئێوەش سەرکەوتوو بن. وا بڕیارە سەرەتای مانگی داهاتوو پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە دەستەیەکی سەرۆکایەتی نوێ بۆ پەرلەمان دیاری بکرێت. گرنگی کاراکردنەوەی پەرلەمان لە دۆخێکی ئاوادا بۆ دەستپێکردنی ژیانێکی سیاسی لەکوێدایە؟ سەرەتا بڵێم ئومێدەکەم بەخشینەوەی ئەم ئومێدە لەم کاتە هەستیارەیە کە هەم هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەی پاتی ئەپەڕەیە بۆ خەڵکی کوردستان و کاراکردنەوەی ڕۆڵی پەرلەمانی کوردستان کە جگەلەوەی پەرلەمان بۆ خۆی لە دوای هەڵبژاردننی ئەندامانی پەرلەمانی کوردستانەوە نەیتوانی ماوەیەکی چەند مانگێت تێپەڕێوەستریا کارا بە و لە پێشتریش بە بڕیارێکی دادگای فێدراڵی ئەو پەرلەمانە لە کار خرا. ئەم بەخشینەوەی ئومێدە ئومێدێکی ڕاستەقینە بێت تەنها بۆ بەڕێکردنی کات نەبێ تا گەیشتن بە دەرفەتێکی تری سیاسی بتوانن لایەنەکان لەسەری ڕێکبکەون. بۆ لەبەر ئەوەی کە پەرلەمان گرنگترین دامەزراوەیە ئەگەر ڕۆڵی خۆی پێ ببەخشرێت بۆ دانانی یاساکان لە هەر وڵاتێک لە هەر هەرێمێ لە هەر دەوڵەتێک و کیانێکی سیاسیەکە بێ خۆی ڕێبەرایەتی بکات و خۆی دەسەڵاتە شەرعیەکانی خۆی بەکاربهێنێ تەنیا دەسەڵاتێکە کە ڕاستەو خۆ لە گەلەوە سەرچاوی گرتووە ئەو ئەتوانێت ئەین بیرمان نەچێت پەرلەمانە شەرعیەت ئەیا بە دەسەڵاتەکانی تری جێبەجێکردن و دەسەڵاتەکانی تری قەزایی ئەو شەرعیەتەی کە ئەمان لە گەلەوە ڕاستەو خۆوەریان گرتووە دەتوانن جارێکی تری ئەمان بنوێنن ئەوان نوێنەری ڕاستەقینەی خەڵکی کوردستانن ئەوان ئەتوانن دامەزراوەکانی تر بخەنە سەر پێی خۆیان. بۆیە ڕۆڵ و گرنگی پەرلەمان لە هەموو کاتێک و لە هەموو بارودۆخە سیاسیەکانە ئەگەر وەکو خۆی تەماشا بکرێت زۆر زیاترە لە هەبوونی دەستگاکانی جێبەجێکردن ینی مؤسسەی جێبەجێکردن دەسەڵاتی جێبەجێکردن چ بە سەرۆکایەتی هەرێمی کوردستان و چ بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانیشە چونکە دوجار ئەوانیش دێن لە بەردەم نوێنەرانی گەل لە پەرلەمانی کوردستان هەڵیان دەبژێرێ و ئەوان لە بەردەم ئەو نوێنەری گەلە لە پەرلەمانە سوێند ئەخوات و بەڵێن ئەیە کاروبارەکانی خۆی لەسەر چ میکانیزمێک و چۆن ئەو سوێندە ڕاستەقینی خۆی خۆ لە هەمان کاتیشە گرنگیدانە بە دەسەڵاتەکانی قەزایی لە هەرێمی کوردستانە ئەم ڕۆڵە بارزترە گەورەترە گرنگترە لە بوونی هەموو دامەزراوەکانی کەواتە بۆ ئەوەی ژیانێکی سیاسی تازە دەست پێ بکات یەکەم کار دەبێت لە کارەکردنەوەی ئەم پەرلەمانەوە دەست پێ بکەین و پێشم خۆشە پێم بڵێیت گەشتبینی بۆی کە مانگی ئەیلولی داهاتوو ئەم پەرلەمانە بەبێ کێش و بەبێ گرفتکۆ ببێتەوە دەستەیەکی نوێ بۆ خۆی هەڵبژێرێت. بێگومان ئێمە هەمی ئەمانەیە گەشتبینانە بڕوانینە بارودۆخە سیاسیەکان لە هەرێمی کوردستان نامانوێت هیچ کاتێکێک کە ببینە هۆکاری بەخشینەوەی خەم و ناومێدی لە ناو خەڵکی و کوردستانە لە ئێستاە ڕەنگە ئومێدێک هەبێ ڕەنگە بەشێک لە گەشتبینی بە ئێمە درابێ بۆیە لە سەرەتاوتم ئومێدەکان بەخشینەوەی ئەم ئومێدە تازەیە کە بڕیار وایە دەستی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە سەرەتای مانگی ئەیلول و لە هەمان کاتا بنەوەی کە گوێستیشی بوون ڕەنگە بچێتە ناوەڕاستی مانگی ئەیلولیش ئێمە بەوەش ڕازین ینی ئەوەش تا ڕادەیەکەینە کە ئەم هەنگاوە هەنگاوێکی جدی بێ هەنگاوێکی فعلی بێ بتوانرێ پەرلەمانی کوردستان دەستێسەر ئەو ڕۆحیەتە هەبێ ڕێکەوتنێکی واکرا بێ چونکە ڕۆحیەتەکە دەبینی تانیا خان بۆ نمونە ئەوەی کە لە زاری بەرپرسانی باڵای حیزبەکانەوە دەبینێت دەربارەی ئەم بابەتە یعنی پێ وایە ئەم ڕۆحیەتە ڕۆحیەتێکی جددیەوە
پەرلەمان ئەم کۆبوونەوەی دەکات لە ڕاستی ئێمە ئەگەر بمانوێ بە ڕاشکاوانە قسە لە سەرم بابەتە بکەین ئێمە کەوتونێتە ناو دووڕیانێک لەسەر لیدوانی کەسایەتی سیاسی و بەرپرسە باڵەکان لەم هەرێمی کوردستانە ئەوەی لەسەر شاشەکان لە ئێمە دەیبیستین ئەوەی لە پشتی شاشەکان خۆیان ئیتیفاقی لەسەرەکەین دووشتی زۆر جیاوازە ئینسان ناکرێت لەسەر بابەتە ڕازگویانە قسە لەگەڵ خەڵکی کوردستانە نەکەین ئەوەی دەیبینی لە میدیاکانەوانەیە ومەدێکی جدی هەیە و لە ڕاستیش ئەگەر بیانەوێت ئەگەر بیانەوێ ئەم دوو هێزەی دەسەڵات بە تایبەتی کە کورسی زۆرینەکانی پەرلەمانی کوردستانیان لەلایە بمێننەوە ممارەسەی دەسەڵاتکەن لە هەرێمی کوردستان و لەوە زیاتر ناسەقامگیری سیاسی ئابووری کۆمەڵایەتی ڕوو لە کوردستان نەکە پێویستە ئەوان لە هەمووان زیاتر خەمخۆری ئەم حاڵەتە بن و خەمخۆری ئەوە بن کە زووتر پەرلەمان کارا بکەنەوە چونکە هەر هەنگاوێ بە کاراکردنی پەرلەمان هەنگاوە بە کاراکردنی دەسەڵاتەکانی خۆیان بە بەهێزکردنی دەسەڵاتەکانی خۆیان باشە بۆ ئەمە ئەرکە هەرە گەورەکە لەسەر شانی حیزبە یاخود پەرلەمانتاریش بۆ نمونە پەرلەمان و پەرلەمانتارانیش دەبێت بەپێی ئەو حەجم و قەبارەی کە هیانە دەبێت ڕۆڵ ببینین لە بەڕێوەچوونی ئەم کۆبوونەوەیە ئەوان دەبێت چی بکەن کاگەر سەلانێ بەپێی ئەو یاسایی کە هەیە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە پێی دەچیتە پەرلەمان بەپێی ئەو واقع سیاسی کە لە هەرێمی کوردستانە ئەگوزارێ بەپێی منطقی سیاسیش ئەرکە قورسەکە لەسەر دوولایەنە هێزە سیاسیەکەی نەک پەرلەمانتارەکان بۆ لەبەروی ئەو پەرلەمانمانای ئەوە نییە کە پەرلەمان بێخەڵێ لەم بابەتە پەرلەمان وەزیفەکەی جێبەجێکردنی کاراکردنەوەی پەرلەمانە بەڵام ئیرادە سیاسیەکە لەکوێوە سەرچاوە ئەگرێت لە ناو هێزە سیاسیەکانەوە بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بە دەرەجەی یەکەم لە بینی ئەوانی پارتی دیموکراتی کوردستان لەبەری زۆرینەی کورسەکان و پێویستیشە لەسەری ئەگەر بیوێ پەرلەمان کارا بکاتەوە ئەگەر بیوێ حکوومەتی هەرێمی کوردستان لە کاربڕێکەرەوە بچێتەوە حکوومەتێکی فعلی ممارەسەی دەسەڵاتەکانی خۆی بکات بیوێ سەرۆکایەتی هەرێم کارا بکاتەوانێ وەکو پێویست ممارەسەی دەسەڵاتی خۆی بکات و بیوێ دامەزراوە شەرعەکانی هەبێ شەرعەتێکی چۆن لە خەڵکەوە وەرگرتووە زۆرینەی خەڵکی کوردستان و کورسەکانی پەرلەمانی کوردستانی ئەوە و دەشبێت لەم حاڵەتە زۆرترین قوربانیش بات زۆرترین قوربانیش بە دەستکەوتەکانی دەرەنجامەکانی هەڵبژاردن بۆی ئەمانە پارێزێت لە ماوەی ڕابردوودا یعنی ئەگەر بوونمە بە وجدان و قسە بکەین بوونە پارتی بەردام و بادەری ئەوەی کردو دەبێت پەرلەمانێکی کارا بێت دەبێت پەرلەمان ڕۆڵی خۆی ببینێ یعنی بۆ ئەمەش هەر مبادەری هەبووە هەندێک جار بەڵێ بەڵام بۆ من وەکو ئەندامێکی مەکتەبی سیاسی لایەنێکی سیاسی دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان پێم وایە بەڵێ پێشم وانییە بەڵام ئەمە منەت بێت لەسەر خەڵکی کوردستان بۆ کاتێک تۆ گەورەتری دەبێت گەورەتر بیر بکەیتەوە کاتێک گەورەتر بیری کردەوە بەرپرسیارەتیەکەت گەورەترە کاتێک بەرپرسیارەتیشە گەورەتر بێت قوربانی گەورەتر بین بۆی ئەمانە کۆ بکەیتەوە کاتێک تۆ قوربانی نەودەی لە پێناوی پاراستنی ئەمانە ناتوانانی بگیتەوە دەرەنجامێکی ئێستا هێزی یەکەم بی لە کوردستانە هەموو ئەم هەنگاوانە ناوێتی پارتی دیموکراتی کوردستان بەشێکی ڕاستە لە پێناوی پاراستنی سەروەریەکانی هەرێمی کوردستان دامەزراوە شەرعی و نیشتیمانیەکان دامەزراوانی کە بە خوێنی ڕۆڵەکانی ئەم نیشتیمانە و تیایشە بەشی زۆرینە لە پارتی دیموکراتی کوردستان بەخشیوێتی بەم کوردستانە ئەمە لە نەتیجەش ئەوەیە کە دەبینین زۆرینەی خەڵکی کوردستان دەنگی پێیاوەتەوە ئەمە بۆ خۆی باشترین تاقیکردنەوەی و دەرەنجامەکەی ئەوەیە ئەو بەرەنجامەکەی چنیوەتەوە لەبەر ئەوە ئەمە با بڵین جۆرێک لە تەواوکاری باشە پارتی نێشاردوێتەوە ئەمەیەک خۆی قبوڵە و ئامادەیشە قوربانی بات ئەوە کەوتۆتە سەر نەتیجەی ڕێکەوتنەکەی لە بینی لایەنە سیاسیەکان و تا بە تایبەتی نەک لایەنە سیاسیەکان لە نێوان خۆی و یەکێتی نیشتیمانی کوردستانە و تا چۆن ئەتوانێت ئەم تەوازنە ڕابگرێت تا چەند ئێوە قوربانی با لە پێناوی هەممانەوەی خۆی وەکو هێزی یەکەم لە هەرێمی کوردستان هەم پاراستنی ئەو قوارە سیاسی کە لە هەرێمی کوردستان و بە تایبەت کە من هەموو جارێک پێم وابووە ئێمە ئەولەوێت ئەوەیە ئەبێ شکۆ و کەرامەتی خەڵکی کوردستان بپارێزین کە ئەڵێن شکۆ و کەرامەتی خەڵکی کوردستان بە هەموو جۆرەکانیەوە بەبارە کۆمەڵایەتێکی بە سیاسیەکەی بە ئابوووریەکەی بەو لێکەوتانەی کە لە دەرەنجامی سیاسەتی ئەم هێزانە و لێ ئەکەوێتەوە و لەگەڵیشە چۆن ئەتوانێت هاوکار بێ هەماهەنگ بێ هێزەکانی تریش کە ویستیان هەبێ لە ناو حکومەتی کوردستانە بەشداری بن پەرلەمانیش کۆ بێتەوە تانیاخان دەبێ ڕێکەوتنێکی پێشوەختە بێ بۆ هەڵبژاردننی دەستی سەرۆکایەتی پەرلەمان بێگومان ئەگەر پێشوەختە ئیرادەیەکی سیاسی بەهێز نەبێ بۆ کاراکردنەوەی پەرلەمان و ئەمە چی دەتوانێت ئیرادە سیاسیە تەرجەمە بکە ئەو ڕێکەوتنەیە ئەگەر ئەو ڕێکەوتنە لە نێوان بە تایبەتی بۆ ئەیڵێمەوە جەختەکەمەوە لەسەرەوەی یەکێتی و پارتی ئەو ڕێکەوتنە سیاسی لە نێوانیانە نەبێ پەرلەمان وەزیفەکەی خۆی ناتوانێت جێبەجێکە کاراشی بکەنەوانێ سەرۆکێکی کارتۆنی نابەرپرسی
باش يعني بەڕای من لەو کاتیا غەدر لە دەستی سەرۆکاتی ئەگەر کاراشی بکەنەوە چۆن ناتوانانی وارەسی دەسەڵاتەکانی خۆی بکە ناتوانێت وەکو پێویست وەزیفەکانی پەرلەمانی جێبەجێ بکە کەواتە بۆچیەکی بەدەستی سەرۆکایەتی ئەگەر پێشتر تۆڕێ نەکەوتوی لەسەر میکانیزمەکانی تر باش لە ماوەکانی ڕابردوو گلەی و سەرنجە بوو لەسەر کاری پەرلەمانتاری و پەرلەمان ڕەنگە هەندێکی منطقی بێ و هەندێکیشی بێوجدانانە بوو بێت ئەمە ڕاشکاونە و کەسێکی بە ئاگا لە دنیای سیاست و وەکو ئەکادیمیەکیش ئەو ڕۆڵی کە پەرلەمان لە ماوەی ڕابردوو بینێتی ڕۆڵێکی باش بووە ئەگەر باش نەبووە هۆکارەکە چی بووە بەڕاستی ئەگەر بتەوەی ڕۆڵی پەرلەمان هەڵبسەنگێنی پێویستە بە دیراسەکردێکی زۆر باش هەیە ئەوەی ئێمە لە دوورەوە تەماشامان کردووە یان هەندێک جار بەریەکەوتنمان هەبوو لەگەڵ پەرلەمانەکانیان لەگەڵ دنیای سیاسەتیا وەکو وەزیفە سیاسیەکەشمان ئێمەش چاودێری دۆخی پەرلەمانمان کردبێ پەرلەمانی کوردستان لە هەندێک بارودۆخدا توانیوێتی بەرپرسیارانە لەگەڵ بارودۆخەکانە خۆی بگونجێت و لە کات و شوێنی خۆیان ئەو بارودۆخە تێپەڕێنێ هەم لە ڕووی یاساییەوە هەم لە ڕووی وەزیفەی سیاسیەکەی چکە بیرمان نەچێت پەرلەمان تەنیا وەزیفە یاساییەکەی نییە هەندێک وەزیفەی سیاسی هەیە بە تایبەتی لە پەرلەمانێکی فرەیە فرەدەنگ و فرەڕەنگ وەزیفەی سیاسی قورسیشی ئەکەوێتە سەرشان تەنیا وەزیفە قانونیەکە نییە وەزیفە قانونیەکە نەتیجەی بۆ جێبەجێکردنی وەزیفە سیاسیەکە توانیوێتی ڕۆڵی زۆر باش ببینێ بەڵام لە هەندی حاڵەتیشە بەداخەوە پەرلەمانی کوردستان نەیتوانێت لە جێگا و شوێنی خۆیان بێ بە کۆمەڵە حکوم بەو پێیکە زۆر جار بارودۆخی سیاسی نێوان لایەنەکان ئەوەندە ناتەبا بووە ڕنگدانەوەی لەسەر کاری پەرلەمانی هەبووە هەندێک جار بارودۆخی کۆمەڵایەتی و ئابووری خەڵکی کوردستان تا کاریگەری لەسەرەوە دروستووە ئەمە بەدیوە بەدیوێکی تر من پێم وایە بەشێک لە خەلەل ینی کێشە لە هەڵبژاردننی ئەندامی پەرلەمان هەیە لە کوردستانە ینی ئەو پێوەرانەی کە دیاری کراوە بۆ هەڵبژاردننی پەرلەمانتارێکە دەچێتە ناو پەرلەمانی کوردستانەوە چیە و چۆنە چکەمە بۆ خۆش کێشەی گەورە ئەخڵێنی کێ دەبێت بە پەرلەمانتار ئەمانش بەشێکن لەو عرقلانی کە دەبێتە لەم پەر لە بەرجەم جێبەجێکردنی کاری پەرلەمان ئەو پێکاتەیە کە ئێستا وەکو ئەندامی پەرلەمان دیارە ڕوونە تۆ بۆ خۆت لیان ڕازی هەچەندە ئەدا و کاری پەرلەمانتاران هێشتا نەبینراوە بەڵام پێ وایە ئەم هەڵەی کە لە ڕابردوو هەبووە چاکرا بێتەوە نەم خولە من جارێ نامێ حکومێکی پێش وەختی دقیق لەسەر کاری پەرلەمانتاری و پەرلەمانتارە بە ڕێزانێکی ئێستا لە خوری پەرلەمانە دەست بەکار ئەبن و ئینشاءالله بتوانن بە فعلی دەست بەکارن چکەوان هەژ مانگە بەناو پەرلەمانتارن و لە مودەیەکی زەمەنی تێپەڕێ بەڵام ئەمە بەڵام بە حکمی ئەوەی کە یاساکە گۆڕانکاری بەسەر نەهاتووە ئەو یاسایەکی ناڵم زۆر خراپ بەڵام خراپە کە پەرلەمانتار پێوەرێک نییە بۆ دیاریکردنی کە من پێم وایە ئەو لیستە بۆ شێوەیە کراوەیە هەر کەسێک بتوانێت بچێتە پەرلەمان کە پەرلەمان مؤسسەیەکی زۆر گرنگە زۆر پیرۆزە بە تایبەتی بۆ هەرێمێکی وەکو بەڵام خودی کۆمیسیۆن کۆمەڵێ مەرج و ڕێنمایی و ڕێکاریدا نابوو ئەمانە نەی دەتوانانی ڕێگارێکی باش بێت بۆ ئەوەی کە پەرلەمانتارێکی نەوعی و ئەو مەرجانی کۆمیسیۆن دایناوە ئەو مەرجانی کۆمیسیۆن دایناوە مەرجی بابەتی نین بۆی پەرلەمانتاری مۆزوعی لە ڕووی عەدەدی و لەو کۆمەڵێ شتی شقلیە شتی مەرجی مۆزوعینین مەرجی شقلین لەناو بۆ دیاریکردنی پەرلەمان بۆیە هەندێک جار ئەبینین لەگەڵ ڕێزم هەر یەکێک لەو بەڕێزانێک کە دەبنە پەرلەمانتار لە کات و شوێنی خۆی لە وەزیفەی خۆیان کەسی زۆر باشە زۆر گونجاوە بەڵام وەزیفەی ئەو پەرلەمان نییە کاتێ من ئیشەکەم ئەگەر وابێت ئەو کەسە غەدی لە خۆی کردووە یا غەدی لە پەرلەمان کردووە ئەخجا بزانین بۆچی خەڵکە چێتە پەرلەمان وایە ئێمە لە وڵاتە بەداخەوە زۆر پۆست هەیە خەڵک تەنها بۆ لایەنی خۆ دەوڵەمەندکردن یا وەرگرتنی وەزیفەیەکی سیاسی یا پۆستێک ئەوانە دەچێتە ئەو شوێنە خۆ بۆ جێبەجێکردنی ئەرکەکە ناڕاتە ئەوێ باوەڕێ هەبێ لەو سەد پەرلەمانتارێکە ئێستا لەوەیە ئەگەر بە تەواوەتی لە ئەرکی پەرلەمانی تێگەشتە بن لەوانەیە پەنجای بیانی خۆی ئیستیقالە بکە بەڵام ئیشی من نێ پێم ناکرێت بەڵام ئەوان چەنی ئەبینن ئەو موچەوزە بەلاحا بینن ئەو ئیمتیازاتانە بینین کە بۆ پەرلەمانتارە ئەو کاتە باشە ئەبینن کە لەبەردەستیانە لە ماڵەوە دانیشتن و موچەکەیان بۆ چێتە ماڵەوە یا ئەو حەسانە پەرلەمانیە ئەبینن ئەگەر ناوەکەواتە ئەم شاهێدیە دەبێت کێ لەسەر ئەم پەرلەمانتارانە بیدات بۆ ئەوەی بزانێت کوالەتی ئەم پەرلەمانتارە چۆنە بە دەرەجەی یەکەم پێویستە حیزبە سیاسیەکان ئەو بەرپرسیارەتی لە ئەستۆ بگرن جارێکی تر بە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە بچنەوە لەبەرەوەی کێشە گەورەکان ڕوو لە خۆیانەکات لە دانانی یاساکان لە بابەتی چکە پەرلەمان خۆی سێ وەزیفەی زۆر گرنگی هەیە
دانانی یاساکانە ئەوە گریمان لە ڕێگەی ڕاوێژکارە یاساییەکانیانەوە و لە ڕێگەی مؤسساتەوە لە ڕێگەی ئەو ڕێکخراوانی کۆمەڵی مەدەنی کە زۆرجار هاوکارن لە نووسینەوەی پرۆژە یاساکان و پیاچوونەوە لەگەڵیانە هاوکارێک بوون و لە بابەتی چاودێریکردنی یاساکان چۆن وەزیفەی دووەمی پەرلەمانی کوردستانە ئەمە کێشە گەورەکەیە. وەزیفەی سێهەم دانانی میزانیە گریمان بابەتی مەسالەی میزانی ئەوانش بەشێکی لە دەسەڵاتی ئێمە ئێستانیە بە حکمی ئەوەی کە داهات و بودجە و موچەی هەرێمی کوردستان لە دەست ئێمە نەماوە بەڵام بابەتی چاودێریکردنی دامەزراوەکانی تر ینی وەزیفەی ڕقابیەکەی پەرلەمان بەکی کەوتووە ئەسڵەن ئیشی پێناکە و ئەرسڵ هەندێک لە پەرلەمانتارەکان نازانم چۆن ممارەسێ وەزیفەی باشەکەواتەتانێ خان پرسیارە جەوهەریەکە ئەوەیە چۆن بزانین کە خولێکی پەرلەمانتاری خولێکی سەرکەوتووە ئەو پێوەرانە چییە کە دەستنیشان دەکرێت بۆ ئەوەی بە پەرلەمانتارێک یاخود بە خولێکی پەرلەمانتاری بڵێین ئەمە خولێکی سەرکەوتوو بووە بمبورەویستم ئەوە تاواکەم لەبەری لە پرسیاری یەکەمی شتا تەسەوڕم کرد بەشێک لە وەڵامەت کەڵکێشەکرێتەوە بۆیە ئەگەر بمەوێ بڵێم وەڵام ئەم خولەی پەرلەمان لە خولەکانی تر باشتر یان ئەو پێوەرە چییە بووی ئەگەر ڕاشکاوانە بڵێم جارێت دەرەنجامی ئەوەی کە لە ماوەی 8 مانگە پەرلەمانی کوردستان خۆیان بۆ خۆیان ئەم پەرلەمانتارانە نەیانتوانیوە فشار بن لەسەر هێزە سیاسیەکانی خۆیان بڵێ کاکە من پەرلەمانتارم وەزیفەی منە وەرە داوای ڕێکەوتنی لێکم لەبەری من نوێنەری گەلم لەناو هێزە سیاسێکی خۆمەوە بۆ نمونە من ئەگەر پەرلەمانتارێکی با بڵم یەکی نیشتیمانی میان پارتی دیموکراتی کوردستانم کادیرەکانی پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی حیزبەکەی من حیزبی سۆزاری ئەو دەنگی بە من ناوە منی کردو بە نوێنەر لە مؤسسە ڕسمیەکەیان کەواتە واجبی منە بێم داوا لە حیزبەکان بکەم ئێوە هەموو بابەتە سیاسیەکانی تر بخەنە ئەملاوە ئەم وڵاتە پێویستی بە ئیستقرارە ئێستا من نوێنەرایەتی خەڵک ئەەکەم لەناو ئێوە تانیا خان تۆ خۆ دەم واجبە و جێبەجێ کردووە تا داوالەوانەکەیت من پەرلەمانتار نەبووم دوێنێش حتا برادێکی نوێنەرێکی پەرلەمان دانیشت بوو لە مەجلیسێک بەڕاستی تم یەکێک لە کەم تەرخەمیەکانی ئێوە ئەوەیە ئەبوایە ئێوە هەر خۆتان وەکو پەرلەمانتارەکان با هەر یەکەوە لە دەنگ و ڕەنگێکی جیاواز خۆمەرجینە فراکسیۆنێک هەمووتان بەیەکەوە یاداشتێکتان هەبوایە ئاڕاستی هەموو هێزە سیاسیەکانی خۆتانتان بکردایە ئێمە چەند مانگە فەرمون داواتان لێکن ئێوە ڕێکەون بۆی ئێمە ئیش بکەین لەبەری بۆ من لە ئێستاوە هێشتا دەستم پێ نەکردەوە بە وەزیفەکەم ساڵێک لە کاتەکەم ڕۆی بە 6 مانگێکیش حکوومەت تەشکیل ناکەن لەبەری ئەم پەرلەمانە دەسەڵاتی ئەوەی نە ڕقابە بێ بەسەر ئەو بە حکوومەتی ترچۆ ئەو حکوومەتە شەرعەتی لەمە وەرنەگرتووە وایە یعنی بە هەموو پێویستەکان ئەم پەرلەمانە ناتوانێت 2 ساڵ و نی و ممارەسی دەسەڵاتەکانی خۆی بکات بەشێکی لە کاتێکا 4 ساڵ مدەی خۆی هەیە باشە بەشێکی ئەم کێشەیە پێدوانیە نەبوونی غیابی دەستورە باڵێ بێگومان دەستور یەکێکە لە کێشە گرنگەکان کە ڕەنگە هەندێک لایەن یا هەندێک کەس پێی وابێ لەبەر ئێمە دەستوری عێراقمان هەیە دەستوری هەرێمی کوردستان بەو دەرەجە ضروري نییە بەڵام من پێم وایە دەستور خاڵی جەوهری گۆڕانکاری ئەبێ لە پرۆسی سیاسیە لە هەرێمی کوردستان ئێمە دەستوریانی ڕۆح یاساکان من هەر یاسایەک دەکەم بەبێ ڕۆح بێ بەبێ شوێنێک بێ کە بۆی بگەڕێمەوانەیە ڕەنگە ئەمە باشێک بێت لە ناتەن دروستبوونی ئەم دۆخی کە ئێستا هەیە وەوەی هەمان کاتیشە ئەتوانم بڵێم ئەو کێشانەی کە لە بەغدا و تووشمانە بێ زۆر جار یان زۆر جار ئێمە پەنابین بەردادگای فێدراڵی ئەو نەبوونی دەستوری هەرێمی کوردستانە لە غیابی دەستورە پەرلەمان لەسەر چی بنەمایەکی یاسایی کارەکانی خۆی بەڕێوە دەبات بنەمای بوونی نەک پەرلەمان بەتەنیا بنەمای بوونی دامەزراوە یاساییەکانی هەرێمی کوردستان بە سڵتەی تەشریعی تەنفیزی قەزائیشەوە ئەو بەرگە دەستوریەیە کە لە دەستوری عێراقا ڕێگە دراوە بە هەرێمەکان دەسەڵاتەکانی خۆی هەبێ ئەمە خاڵی یەک خاڵی دوو هەر خۆی یەکێک لە ممەیزاتەکان یان سیفاتەکانی جاکردنەوەی دەوڵەتێکی فیدرال لە دەوڵەتێکی موحد دەوڵەتێکی شێوە سادەکەم ئێمە یەکگرتووی جای ئەکاتەوە دوانەی دەسەڵاتەکانە یعنی پێ ئیزدیواجی سڵتە یعنی دوانەی دەسەڵاتەکان کاتێ بۆ لەبەری ئەتوانرێت لە عێراق دەسەڵاتی پەرلەمانە هەبێ کە من لە عێراق ناوی ئەنجومەنی نوێنەرانە بەڵام لە هەرێمەکانیش سڵتەی تەشریعی خۆتی هەیە کە پەرلەمانی کوردستانە ئەو حکوومەتی خۆی هەیە و حکوومەتی خۆتی هەیە بەڵام ئەم میکانیزمە ئەمە چۆن ڕێکخراوە هەمووی بەپێی دەستور ڕێکخراوە بۆیە بنەمای هەبوونی دەسەڵاتەکانی ئێمە ئەو پاڵپشتیە قانونی کە پەرلەمانی کوردستان لەسەری دامەزراوە جگە لەوەی ئێمە لە پێشووتر بەر لە دابوونی دەستوری عێراق ئێمە پەرلەمانی کوردستان خۆی بۆ خۆی یەکەم بەیاننامەی دەرکرد و بە پەرلەمان خۆی دروست کرد و لە ساڵی 92 پەرلەمانێکی
کوردیمان هەبوو کوردستانیمان هەبوو ئەگەر چی ئەمە لە ڕووی ڕێخستنە سیاسیەکانەوە لەسەر ئاستی دەوڵەتی عێراقی ئەو کاتەیە هیچ اعترافێکی نەبوو بەڵام بەپێی ئەو تەعاملە نێو دەوڵەتیانی کە لەگەڵ هەرێمی کوردستانەکرا حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانیان با بڵێم کۆی دەسەڵاتەکان پێی وترا حکوومەتی دیفاکتۆیان ئەمری واقع ئەوە بە ئەمری واقع هاو بەڵام خۆشبەختانە لە دەستوری عێراقا جارێکی تر دان بەم دەسەڵاتانیان رایەوانەوە وەکو هەرێمێکی فێدراڵ لە چوارچێوە عێراقا ماوەتەوە بۆیە ئێمە پاڵپشتێکی باشی دەستوریمان هەیە باش کەواتە ئەگەر دەستورەکە بە ئەمری واقع بکوێتە بواری جێبەجێکردنەوە ئەمە تا چەند بەرچاو ڕۆشنی دەداتە کاری پەرلەمانی و پەرلەمانێکی ئەکتیڤ و کاراتر لەوەی کە لە ڕابردوو هەبووە بۆ خەڵک دێتەکایەوە یەکەم دەستور ئیشی چییە؟ دەستور دوو وەزیفەی زۆر گرنگ جێبەجێەکان باشە ڕێکخستنی دەسەڵاتەکانە هەر سێ سڵت ئەو دەسەڵاتی کە هەیە لە دنیاە ڕێخستنە دەستوریەکانە وا باوە ئێمە سێ دەسەڵاتی زۆر گرنگمان هەیە دەسەڵاتی یاسادانان دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی دادوەری لە دەستور تەنزیمی سوڵتاتە بەشێکی گرنگی دەستور تەنزیم بەشی دووەم گرنگتر لەوە ماف و ئازادیەکانە حقوق و حڕیات یعنی ماف و ئازادیەکانی منی هاونیشتیمانی لە هەرێمی کوردستانە لەویا جێکراوەتەوە ئەمە خاڵی جەوهریە لە دەستورە کەواتە ئێمە لە ناو دەستور ئەتوانین سنووری بۆ دەسەڵاتەکان دابنین ئەو سێ دەسەڵاتی کە هەمانە کە هیچیان هەیمەنە نەکا بەسەر ئەوی تریانە هەرێکەوەکو پێویست ممارەسەی دەسەڵاتی خۆی بکە ئەمە پاڵپشتێکی زۆر گرنگە بۆ پەرلەمانی کوردستان کە دەبینین لە ئێستاە زۆر جار سڵتەی تەنفیزی هەیمەنەی کردوسەر سڵتەی تەشریعیان لەلایەکی تر ئەمە زەمانەتێکی دەستوری بەشێ بەکێ بە هاونیشتیمانی کە مافەکانی پارێزراوە لەکوێ لە دەستورە بەرزتر لە یاسایانی کە لە پەرلەمانی کوردستان دانراوە یعنی مەترسی لەسەر ماف و ئازادی من وەکو هاونیشتیمانیەک دروست نابێت لە کاتێکا بۆ نمونە هێزێک زۆرینی پەرلەمانی بەدەستەوەیە بێوێ یاسایەک دەربکە ئەم یاسایە ببێتە زۆهۆی مەترسی لەسەر هاونیشتیمانیانیان دروستکردنی قەلەقی دڵە ڕاوکێک کە لە ئێستا ئێمە زۆر یاسای وامان هەیە زۆر یاسای وامان هەیە لە جیاتی ئەوەی ببێتە هۆی ئیستقرار دڵنیایی بۆ هاونیشتیمانی بۆتە سەرچاوی قەلەقی و دوودڵی و دڵە ڕاوکیە بۆ دەرەوەی خۆمان و دنیای دەرەوە ئەم دەستورە چ ڕۆڵێکی دەبێت بۆ دنیای دەرەوە بەشێکە لە ڕێکەوتنی سیاسی نێوان منی هاونیشتیمانی لەگەڵ دەسەڵاتەکەم و دەسەڵات لەگەڵ دەسەڵاتەکانی تر ئەمە جۆرێک لە زەمانەتی پێکەوە ژیان و تەنانەت بە پاراستنی مافی کەمینەکان مافی کەمەنەتەوایەکان ئەدیانە جیاواز تێکەڵبوونی دیانەتە جیاوازەکان لە ناو هەرێمی کوردستانە ئەوەی کە ئێمە ڕۆژانە ئیدعای ئەکەین هەرێمی کوردستان هەرێمێکە بۆ پێکەوە ژیان لە ڕووی سیاسی کللتوری ئاینی نەتەوەی تەنانەت زۆر جار ئێماڵین حکوومەتی کوردستان ناڵین حکوومەتی خەڵکی ینی کوردستانی کورد بابلم عفونکە حکوومەتی کوردستان ینی هەموو پێکهاتەکان لە ناو کوردستانە خۆی بەخاونی ئەمە زەمانەتێکی زۆر گرنگە لەسەر ئاستی نێودەوڵەتی لە ڕوویەکی ترەوانە بەشێکە لەوەی کە ئێمە توانای پێکەوە ژیانمان هەیە لە ڕووی سیاسی شەوانێ ئەتوانین ممارەسەی دەسەڵات لە ڕوویەکی تری شەوانێ ئەم فەوزایی کە ئێستا هەیە ئەتوانین ڕێگای پێ بگرین هەم لە ڕووی ڕێکخستنی پەیوەندیەکانی ئێمە لە ئەسەر ئاستی هەرێمایەتی بوونی ئەم هەموو نووسنگە حیزبیانی هەرێمەکان حیزبیانی کە لە دەوڵەتانی دەروی هەرێمی کوردستان هەیە ڕێکخستنی ئەو عیلاقاتانە دەبێت مؤسساتی بێت کە لە ئێستا تۆ لە غیابی دەستورە هەر هێزێکی سیاسی بۆ خۆی جۆرێک لە عیلاقاتی هەیە لەگەڵ دەروی هەرێمی کوردستان بە ئەگەر عیلاقەیەکی باش بێت و بۆ بابەتی وەبەرێنانی زیاتری پەیوەندیەکانی ئێمە بێت چه عیبێکی تێدایە بۆ نمونە خۆلەمای ڕابردووە هەش بوو بە ڕێکخستنیان پەیوەندیانە دەوێت سەراستی بێ شکاوەتەوە بۆ نمونە خۆی ڕاستیەکەوەی دەبێ بافرە ڕنگ بێت مؤسساتە پەیوەندیەک بەڵام مؤسسە بێت باش لەسەر ئاستی کەسایەتی و حیزبێکی دیاریکە و تێپەڕێ دەبێت ئێمە هەرێمێکمان هەیە پێوتری هەرێمی کوردستان ئەگەر بمانەوێت ئەم هەرێمە دوورمە و دابێت لەبەرەوەی بەڕاستی زۆر جار دەبینین لە هەموو خولێکی پەرلەمانی عێراقا و لە تەشکیلکردنەوەی حکوومەتەکە لە هەموو بابەتەکانی بەتایبەتی بوجە و موچە ئێمەکەینە بەردەم کۆمەڵی مەترسیەوە ئەگەر ئەمەمانەیە مەترسیانە تێپەڕێنین لە پێناوی کوردستانە سیاست بکەین پرسیارەکە ئاوا دەکەم کەواتە بوونی دەستور وا دەکات ئێمە زۆر ئیش و پەیوەندیمان بە عێراقەوە نەمێنێت ڕاستەخۆ کێشانەی کە هەیە خۆمان چارەسەری بکەن لا خۆدا نا بەو معنایە نایەت باش
پەیوەندیمان لەگەڵ عێراقا پەیوەندیکی دەستوری دیسان باش بری ئەم دەستورش کە ئێمە دەری وەکو ئەەکەین ئەمانوێت چارەسەرکردنی بڕوات کێشەکان. ئەم دەستورش کە ئێمە ئەمانوێت تێی پەڕێنین ئەم دەستورش نابێ مخالفی ئەو دەستورە بێ کە لە عێراقا هەیە پێچوانێ ئەو دەستورە بێ بەڵام ئەکرێ بڵێم ڕۆحێتێکی تازەی جددی ئەبەخشێتەوە بە پاراستنی قوارەی هەرێمی کوردستان بە جۆرێکی تر دامەزراوەکان ڕێک ئەخاتەوە بە جۆرێکی تر ئێمە لەناو خۆمانەیە سەر ڕێخستنەوەی دەسەڵاتەکان و پراکتیزەکردنی مافو ئازادیەکانمان کە بۆ شێوەی ئێستا ناگەڕێت بەڵام لایانی کەمە و کاتە پێویستیمان بە دادگای فدراڵی عێراق نابێت ئەو کاتە بەپێی دەستور و بورگەکانی کێشەکان چارەسەر دەکرێت لە تەنها لەو حاڵەتانەی کە دەستوری عێراق مادەی 92 دیاری کردووە و پەیڕەوی ناوخۆی دادگای باڵای فدراڵی دیاری کردووە کۆمەڵی اختصاصی تایبەتە تایە هاوڵاتی هەرێمی کوردستان و یان مؤسساتی هەرێمی کوردستان پێویستی بە دادگای باڵای فدراڵی هەیە لەو کاتە ئێمە کە دەستورمان هەبوو بۆ خۆمان دەتوانین دادگایەکی دەستوریمان هەبێ ئەو یاسایانەی لە هەرێمی کوردستان دەرئەچێ و پێچەوانەیە لەگەڵ بەڕگە و بابەتەکانی دەستوری هەرێمی کوردستانە یان ئەو یاسایانی کۆمەڵی پێوەەر هەیە بۆ دیاریکردنی دەسەڵاتەکانی دادگای دەستوری هەرێمی کوردستان ئەو کاتێ مەتوانین لە ڕێگەی دادگاکانی خۆمانەوە چارەسەری کێشەکانی خۆمان بکەین تەنیا ئەو کێشانی کە زۆر گەورن لە چوارچێوی هەرێم دەرئەچێ لەگەڵ حکوومەتی فیدراڵا هەیە ئەو کاتە یان مؤسساتەکانی دەوڵەتی فیدراڵا هەیە لەو کاتەیە پەنابێت کەواتە بۆ ڕێخستنی ژیانی سیاسی و ئابووری کۆمەڵایەتی خەڵک پێویستیمان بە دەستورێکی بنەڕەتی هەیە ئەگەر بمانەوێت چارەسەری زۆرێک لە کێشەکان بکەین و هەمان قسانی جەنابێت کردێ ئەو ڕێخستانە لەسەر پێی خۆی بوەستێ لە بەردەم مەترسیەکان بیپارێزین فعلا لە ئێستاە لە هەموو کاتەکان بەڕای من زیاتر پێویستمان بەوەی کە دەستورێکمان هەبێ بۆ کوردستان ئەم عقدە تازەکەینەوە بێجگەلوی کە پەرلەمانمان هەیە لە ڕێگەیەوە خەڵکی کوردستان دەنگی پێیەوە خەڵک بەشە لە دەسەڵاتەکانی خۆی لە ڕێگەی دەستورەوە باتەوە بم دەسەڵاتانی کە هەمانە وەکو دوایین پرسیار یەکەم کاری پەرلەمانی هەرێمی کوردستان دەبێت چی بێت پێت باشە لەکوێوە دەست پێ بکەن چی بکەن خۆی کۆمەڵێک کار هەیە وەکو ئیجرائیە یەکەم کاری خۆیان پێویستەکە حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتی جێبەجێکردن کاری لەسەر بکەن بەڕای من کاری لە پێشینەی پەرلەمانی کوردستان ئەگەر بیانەوێ بەجددی بێنە ئەوەی کە دەستکەوتێکی گرنگ بۆ دوای خۆیان بەجێ بڵن هەموارکردنەوەی ئەو یاسایەیە کە پەرلەمانی کوردستانی پێ هەڵدەبژێردرێ و جۆرێکی تریش بتوانن ڕێخستنەوەی کاری لایەنە ئۆپۆزیسیۆنەکان ڕێک بخەنەوە لە چوارچێوەی هەموارکردنەوەی یاسای پارتە سیاسیەکان زۆر سپاس بۆ بەڕێز تانیا تاهیر کارگەڕی مەکتەبی سیاسی حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان سپاس بۆ ئەم دەرفەتە دووبارە بەخێر بێت زۆر سپاس بۆ ئێوەش سەرکەوتوو بن بینەرانی بەڕێز بەرنامەی ڕۆماڵ پێشەش کرا هەر شاد بن